لە سێزدەمین یاریەکانی خولی بژاردەی باڵی عێراق لە هەولێر یاریەکانی بەردەوامی هەیە 4 یاری ئەنجام درا. لە هۆڵی کۆلێژی پەروەردەی جەستەیی و زانستە وەرشەکان 2 یاری بەڕێوە چوو. لە یاری یەکەم هەولێر میوانداری حەبانیەک کرد. کوڕانی هەولێر دوای کۆمەڵێک شکست دووەم سەرکەوتنیان لە خولەکە لەسەر هەمان یانە دەستەبەر کرد. هەولێر با 3 گێمی بێوەڵام لە یاریەکە براوە بوو. سپاس بەخوا ئەمڕۆ توانیمانی زۆر باسانی یاریەکە لە بەرژەوەندی خۆمان براوە بین کە یاریەکەمان لە بەرامبەر یانەی هەبانیە بوو وەکو لە یاریەکان ڕابردوش کە ئەنجاممان داوە توانیمانە یاریشی تەواو ئاست بەرزانە بکەین لە بەرامبەر یانەکانی وەکو پێشمەرگا وەکو شورتە وەکو بەحری کە لە ڕێزەکانی یەکەم و دووەم سێمی ئەو ساڵن توانیمانە خاڵیان لێ وەرگرین تیپەکەمە خۆتان بینین تیپەکی لاوە. لاری دووەم پێشمەرگەی سلێمانی لە یاریەکی بەهێز ڕوبەڕووی بەحری بوویەوە. پێچەوانەی یاریەکانی پێشووی بەحری بە ئاستێکی بەرز بە دیار کەوتوو بە ئاسانی و بە 3 گێمی بێوەڵام پێشمەرگەی سلێمانی تووشی شکست کردو لە پێشەنجی خولەکە دووری خستەوە. بەنسبەت یاریەکەی ئەمڕۆ بەڕاستی ینی لە قیمەی خراپیا بوون ئەمە ینی لە ژیانمانە باوەڕ ناکەم یاری وا خراپمان کرد بێ هەرچەندە ینی چەند خاڵەکانی نزیکە بوونە بەڵام لە کۆتاییەکانە نەمانەتوانی پێشکەوین و بیبینەوە بەڵام یاری هێشتا ماوەیە ئێشتا لە پێشی ئەوانەوەین ئیشەڵا بتوانین لە نیهایەتە حەقی ئەم دۆڕانە بکەینەوە و ببینە پاڵەوانین ساڵ. سپاس بخۆی گەورە ئەوڕۆ یاریەکەمان لە ئەنجامی خۆمان 3-0 کۆتایی هینا لەگەڵ یانەی پێشمەرگەی سلێمانی ڕاستە لە سەرەتادا لە سەرەتایی ئەم یاریانەدا ئاستمان باش نەبوو بەهام ینی ڕاستی یاریزانەکان ماندی دەبن ناتوان هەمڕۆژ ئادای باش پێشکەش بکەن چکە یاریەکان یەک لە دوای یەکە و ئەستەمە بەڕاستی فەریقانیش بگرە غازە جنوب و پێشمەرگەی سلێمانی شورتە و جەیش و یانەی زۆر باشن منافەسەی خولەکە دەکەن. لە هۆڵی یانەیەکە 2 یاری بەڕێوە چوو. غازی جنوب بە ئاسانی و بە 3 گێمی بێوەڵام لە سەناعی بردەوە. لە یاریەکی ئاگرینیش 2 یانەکەی شاری بەغدا جەیش و شورتە ڕوبەڕوو یەکتر بوونەوە. دوای ئەوەی هەردوویانە بە 2 گێم یەکسان بوون. گێمی پێنجەم بۆ یەکلاکەرەوە یاریەکە. دوای ڕکابەریەکی بەهێز شورتە بانجامی 22-20 سەرکەوتنی تۆمار کردو لە یاریەکە براوە بوو. ئێمە دەتوانم بڵێم ئەوە ئاستی یانەی جێژ نەبوو کە ئەمڕۆ پێشکەشمان کرد ئێمە دەماتوانین بە ئاسانتر لە یاریەکە لە بەرژەوەندی خۆمان بە کۆتا بین کە نەماتوانین ئەمڕۆ بیبینەوە ینی شورتەژانێکی باشە ئەگەر خاڵ بە خاڵ لەگەڵی بڕۆی ماندوو دەکات دەتوانین یاریەکەش لێوەرگێت بەڵام ئێمە ئەمڕۆ بە خدیاوارمان نەبوو یاریزانەکانشمە زۆربەی ماندوو بوون بەڵام ئێمە هەوڵ دەدەن لەو یاری کە داهاتوو ماومانە بتوانین لە بەرژەوەندی خۆمان بە کۆتا بینین. دوای ئەنجامدانی 13 یاری لە خولەکە غازی جنوب بە 29 خاڵ لە خانەی یەکەمە و جەیش بە 28 خاڵ دووەم و بەحری و پێشمەرگەی سلێمانی بە 27 خاڵ لە خانەکانی سێم و چوارەمن. شورتەش بە 23 خاڵ لە خانەی پێنجەم و هەر پێنجیان قۆناغی داهاتوویان مسۆگەر کردووە و ڕکابەری نازناوەکە دەکەن. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.